شارەوانی هەڵەبجە 39 پارچە زەوی گرانباو و ڕوکنی خستە موزایدەوە بۆ فرۆشتن. ئەوەش ئەوە دەسەلمێنێت حکوومەت لە کابینەی نۆدا پرۆژەی بۆ شارەکە جێبەجێ نەکردووە. سەرۆکی شارەوانیش دەڵێت فرۆشتنی زەویەکان تەنیا بۆ جێبەجێکردنی پرۆژەیە. ناچانین وەکو ئەڵێن دەسەڵاتمان پێدراوە، ئەمەش بۆ بابەتێکە ئەچێتە خانەی داهاتەوە، داهاتەکەشی 100% بۆ شارەوانی ئەبێ و شارەوانیش ئەبێ ئەو داهاتەی تایبەت کە بە ئەنجامدانی پرۆژە خزمەتگوزاریەکان. هاوڵاتیان هەڵەبجە لای خۆیانەوە دەڵێن شارەکەیان وەک ساڵانی پێشووترە و هیچ نەگۆڕاوە. حکوومەت پرۆژەی ئاوەدانی لە چەندین ساڵی ڕابردوودا جێبەجێ نەکردووە. پارە لە حکوومەت دابین کرێت شاران پێویستە کاتەوە مڵکێکی جوانی شارانی ڕۆژ لۆژان لە چ خۆی پێویستی بێ بۆ خەدەماتێکی خزمەتگوزارێکی هاوڵاتی سات پێویستە عاجێکی جوان فرۆشە بە هاوڵاتیان بەکاربێت بە شتێکی یعنی کەوەی کە پلانێک لەوە هاوڵاتی بکە بە شتێک کە زەرور بکە حکومەت خۆی پێویستەکە. ئەوەیە کە حکومەت خۆی ئەگەر دابینیگان پێویستەکە شارانی خۆی ئەو مڵکە جوانانە بفرۆشێت. پرۆژەیە جێبەجێ نەکراوە، حکومەت بەداخەوە کەم تەرخەمە بەرامبەر بە داواکاری خەڵکی هەڵەبجە تەنیا دروشمە بۆ کاتی انتخابات بۆڵ بشادن. بەرپرسی بەشی پلان و بەدواداچوون لە ڕێکخراوی هەڵوێست دەڵێت فرۆشتنی زەوی لەلایەن شارەوانیەوە سەلمێنەری ئەوەیە بەدواداچوونەکانیان دروست بوون و داتا و ئامارەکانی حکوومەت بۆ جێبەجێکردنی پرۆژە لە پارێزگاکە ڕاست دەرنەچوو. سەرۆکایەتی شارەوانی و ئەو جێگانەی کە میزانی خۆیانیان هەیە و ئەنەوێت لە ڕێگەی داهاتی تایبەتی خۆیانەوە پارە بەدەست بخەن بۆ ئەوەی کە پرۆژەکانی پێجێبەجێ بکەن، پاسادان و پشتڕاستکردنەوەی ئەو وتانەی ئێمە ئەو بەدواداچوونانەی ئێمەیە کە پێمان وابوو ئەو پرۆژانە نەکراون. حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێمی کوردستان لە ڕاگەیەنراوێکدا بڵاوی کردەوە لە کابینەی نۆدا 133 پرۆژەیان بە بڕی 319 ملیار و 843 ملیۆن دینار جێبەجێ کردووە. بەڵام ئەو ژمارە و داتایانە هەرزوو بۆ جێگەی نیگەرانی شەقامی هەڵەبجە و بەرپرسانی ئیداری کە بەو ژمارە و بوجە زۆرە پرۆژە لە پارێزگاکەیان جێبەجێ نەکراوە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.